دووبارە سڵاوبینەرانی خۆشەویستی بەنامەی لاپەڕی حەوت وێڕە هاوکارانم بەنامەیەکی دیکەتان پێشکەش دەکەین تا کۆتایی هاوڕێمان بن. فێدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەوانان لە راپۆرتێکدا ڕایانگەیاندووە کە 188 هەواڵنێر و چالاکی میدیایی لە ماوەی ساڵی 2014 زیانی لە جیهاندا کوژراون. لە راپۆرتێکدا کە ئەو فێدراسیۆنە ڕۆژی چوارشەممە دەی بەفرامبەر لە ماڵپەڕی ڕسمی خۆیدا بڵاوی کردوێتەوە دەنووسێت سووریە و پاکستان مەترسیاترینی ئەو وڵاتانە بوون بۆ هەواڵنێران و چالاکانی میدیایی لە ساڵی 2014 زیانی. ڕێژەیە و چالاکە میدیانەی کە لە ساڵی 2014 زیانیدا لە جیهان کوژراون 13 کەس لە چاو ساڵی 2013 زیادی کردووە. راپۆرتی هاوکارم ببینن. فێدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەوانان لە راپۆرتێکدا ڕایگەیاندووە کە 188 هەواڵنێر و چالاکی میدیایی لە ماوەی ساڵی 2014 لە جیهان کوژراون. لە راپۆرتێکدا کە ئەو فێدراسیۆنە ڕۆژی چوارشەممە دەی بەفرانبەر لە ماڵپەڕی ڕسمی خۆیدا بڵاوی کردوێتەوە دەنووسێت سووریە و پاکستان مەترسیدارترین ئەو وڵاتانە بوون بۆ هەواڵنێران و چالاکانی میدیایی لە ساڵی 2014 زاینیدا. ڕێژەی ئەو چالاکە میدیایانەی کە لە ساڵی 2014 لە جیهان کوژراون 13 کەس لە چاو ساڵی 2013 زیادی کردووە. بەپێی ئەم راپۆرتە جگە لە 118 کەس لە ڕۆژنامەنووسانی کوژرا و 17 چالاکی میدیایی دیکە بەهۆی ڕووداوە سروشتیەکانەوە گیانیان لەدەستاوە. لەم نێوانەدا ناوچەی ئاسیا ئۆقیانوسیا بۆ دووهەمین ساڵی بەردەوام بە کوژرانی 35 کەس مەترسیدارترین ناوچە بۆ هەواڵنێران و چالاکانی میدیایی بووە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە 31 کوژرا و قارەی ئەمریکا و ئەفریقا بە 26 و 17 کوژرا و لە پلەکانی دواییدان. هەروەها لە ئەوروپا بەهۆی توندوتیژیەکان لە ئوکراین ژمارەی ئەو ڕۆژنامەنووسانە کە کوژراون 9 کەس بووە. پاکستان بە 14 هەواڵنێری کوژرا و خراپترین وڵات لەباری تەندروستی گیانی بۆ چالاکانی بواری میدیا ناوی لێبراوە. ئەمە لە کاتێکدایە کە 12 هەواڵنێر لە سووریەش کوژراون. ئەفغانستان و فەلەستین هەرکان بە گیان لەدەستدانی 9 هەواڵنێر لە پلەکانی دیکە هەڵکەوتون. ئەو راپۆرتە هەروەها باز لەوە دەکات کە ئامار و ڕێژەکە ئەوە نیشان دەدات قەیرانی جددی لەبارەی ئاسایشی هەواڵنێران بوونی هەیە و دەوڵەتەکان دەبێت ئاسایشی هەواڵنێران و چالاکانی میدیایی لەبەرچاو بگرن و زیاتر هەوڵی بۆ بدەن. لەم راپۆرتەدا خشتەی تەواوی هەواڵنێرانی کوژرا و لە ساڵی 2013 و ناسنامەیان بڵاو کراوەتەوە کە لە نێوان کوژراوەکان ناوی جیمز فولی و ستیفن ساتۆلۆف هەیە کە لەلایەن گروپی تەرۆریستی داعشەوە سەربڕان. جیم بۆمێلا سەرۆکی فێدراسیۆنی نێونەتەوەی ڕۆژنامەوانان لەم بارەوە ڕایگەیاندووە بە سەرنجدان بە زیادبوونی بێوێنەی هەڕەشەکان دژی هەواڵنێران لە حاڵێکدا کە باری ئاسایش بۆ چالاکانی بواری ڕاگەاندن دابین نەکرێت، ئەم بابەتە لەسەر ڕووماڵکردنی هەواڵەکان و گەڕانی ئازادی زانیاری لە ناوچەگەلێک کە تووشی قەیرانی سەربازی بووە کاریگەری نەرێنی دەبێت. هەروەها میدیاکان لە مەترسی ئاسایشی گیانی هەواڵنێران لە ناردنی کادر بۆ ئەو ناوچانە خۆیان دەبوێرن. بەڵێ بەڕێزان، بێگومان میدیا و ڕاگەیاندن لە سەردەمی نوێ و مێژووی هاوچەرخ ڕۆڵێکی دیاریکەری هەیە لە ئاراستەی ڕووداوەکان و تەنانەت چارەنووسی پێشاتەکان. میدیا و ڕاگەیاندن دەتوانێت بە ئاسانی ڕای گشتی وڵاتێک و تەنانەت جیهان بگۆڕێت. میدیا ئەتوانێت لایەنێک و دەوڵەتێک ناچار بکات لا بڕیارێک یان سیاسەتێک پاشگەز بێتەوە. تەنانەت ڕاگەیاندن دەتوانێت بە پرۆپاگەندەی درۆ و کەڵکوەرگرتن لە تەکنەلۆژی نوێ خەڵک و ڕایگشتی فریو بدات و ڕووداوەکان بە پێچەوانە و نیشان بدات. لەم نێوانەشدا هەن ئینسانگەلێکی ئازا و بە شەرەف و پابند بە هەموو پێیوانە ئینسانەکان کە تەنانەت بۆ ئەوەی کە خەڵک لە ڕاستیەکان ئاگادار بکەنەوە بە ئاسانی خۆیان قوربانی دەکەن یان باشترە بڵێن لە مەرگ ناترسن. چیرۆکی ئەو 188 کەسا بەم شێوەیە کەسانێک کە ئامادە نین لەبەر ئاسایشی خۆیان ئیجازە بدەن هێزەکانی تاریکی بەدڵی خۆیان تاوانەکانیان بکەن و کەسیش ئاگای لێ نەبێت، بۆیە تا قەیران زێت دەکات ژمارەیەکی زۆرتر لەو مرۆڤ بوێرانە دەبنە قوربانی لەبەر ئەوەی کە لایەنەکان گرنگی کاری ڕاگەیاندنێکی ئازاد و ڕاستەقینە دەزانن، بۆیە قەت ڕوحم بە ڕاگەیاندن و ڕاگەیاندنکار ناکەن. هەواڵێکی دیکە و لە درێژەی فشارەکان بۆ پەرەسەندنی سزاکان دژی ئێران لە کۆنگرەی ئەمریکا بەهۆی بەرنامە ئاتۆمیەکانی ئێرانەوە یەکێک لە سناتۆرەکانی ئەمریکا ڕایگەیاندووە ڕەشنووسی پەرەسەندنی سزاکانی ئێران بە پێی پێویست لە کۆنگرەی ئەمریکا پشتیوانی هەیە کە باراک ئۆباما سەرۆکۆماری ئەو وڵاتە دەتوانێت ڤێتۆی بکات.
مارکۆ ڕۆبیۆ ڕۆژی چوارشەمە دەی بە فرامبەر لاوتوێژێکدا ڕایگەاند بە بڕوای ئێمە بۆ پەسەندکردنی سزاگەلی زیاتر دژی ئێران زۆرینەی کۆنگرەمان لەدەست دەبێت لە داهاتوودا زۆرینەیەک کە ئیزنی ڤێتۆ نادات و داوای لە دەوڵەت دەکات لە پەیوەند لەگەڵ هەر جۆرە ڕێکەوتنێک کە لەگەڵ ئێران دێتە ئاراوە لەگەڵ کۆنگرا ڕاوێژ بکات راپۆرتێک ببینن لا درێژەی فشارەکان بۆ پەرەسەندنی سزاکان دژی ئێران لە کۆنگرەی ئەمریکا بەهۆی بەرنامە ئەتۆمیەکانی ئێرانەوە یەکێک لە سناتۆرەکانی ئەمریکا ڕایگەیاندووە ڕەشنووسی پەرەسەندنی سزاکانی ئێران بەپێی پێویست لە کۆنگرەی ئەمریکا پشتیوانی هەیە کە باراک ئۆباما سەرۆکۆماری ئەو وڵاتە نەتوانێت ڤێتۆی بکات. مارکۆ ڕۆبیۆ ڕۆژی چوارشەمادەی بە فرامبەر لە وتوێژێک ڕایگەیاند بە بڕوای ئێمە بۆ پەسەندکردنی سزاگەلی زیاتر دژی ئێران زۆرینەی کۆنگرەمان لەدەست دەبێت لە داهاتوودا زۆرینەیە کە ئیزنی ڤێتۆ نادات و داوا لە دەوڵەت دەکات لە پەیوەند لەگەڵ هەر جۆرە ڕێکەوتنێک کە لەگەڵ ئێران دێتە ئاراوە لەگەڵ کۆنگرا ڕاوێژ بکات. بەپێی راپۆرتی هەواڵێری فەرەنسا مارکۆ ڕۆبیۆ ڕایگەیاندووە بە هۆکاری لەسەر پەرەسەندنی سزاکان دژی ئێران هەڵدەدەین چونکە لەو باوەڕەداین لە کۆتاییدا هیچ ڕێکەوتنێت لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران نایەتە ئاراوە. هەروەها پێشتریش مارک کرێک سەناتۆری کۆماری خواست جەختی کردبووەوە کە دەنگدان سەبارەت بە ڕاشنووسی سزاکانی ئێران کارەسەرەکیەکانی کۆنگرەی داهاتووی ئەمریکا دەبێت کە زۆرینەی لەدەست کۆماری خوازەکانە. سەرەڕای ئەمە کرێک لەو باوەڕەدایە کە ئەو ڕەشنووسە تەنانەت دموکراتەکان پشتیوانی پێویستی لێ دەکەن. لەلایەکی دیکەوە سەناتۆری کۆماری خواست لەنسی گراهام ڕۆژی شەما 27 دەسامبر لە سەروبەندی سەردان بۆ ئیسرائیل وتی کە مەجلیسی سنا لە ئێستادا لەژێر کۆنتڕۆڵی کۆماری خوازەکاندایە خولێکی نوێ لە سزاکان دژی تاران لە مانگی ژانۆیە دەخاتە دەنگدانەوە. لەنسی گراهام بە ئاماژەدان باڕوانگەی سناتۆرە کۆماری خوازەکان و هەروەها دموکراتەکان لەبارەی سزاکانەوە وتی ئەگەر ئێران میزی وتوێژ بەجێبێڵێت سزاکان دووبارە جێبەجێ دەبنەوە ئەگەر ئێران لە قبولکردنی هەر مامەڵەیەک کە پێشنیاری پێ بکرێت خۆی ببوێرێت لەم بارودۆخەشدا سزاکان دووبارە دەچنە بواری جێبەجێکردنەوە. بەوتەی مارکۆ ڕۆبیۆ زۆربەی لە سناتۆرەکانی ئەمریکایی ڕەزامەندن بۆ پەسەندکردنی ڕەشنووسێک لەم بارەوە کە جەخ بکاتەوە لە ئەگەری ڕێکەوتن لەگەڵ ئێران دەبێت بگات بە دەستی کۆنگرە بۆ قبولکردن یان نەکردن و ئەگەریش بە هەر هۆکارێک ڕێکەوتن لەگەڵ ئێران نەهاتە ئاراوە دەبێت سزاکان زیاد بکرێن. کۆماری ئیسلامی ئێران و گروپی 15 پێکاتوو لە ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا، رووسیا، چین و ئاڵمان لە ئێستادا سەرقاڵی وتوێژن لەسەر بەرنامە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی ئێران. ئەم وتوێژانە تا 6 مانگی دیکە درێژە دەکێشێت. هۆکاری سەرەکی ئەوەیە کە کۆماری خوازەکان بەتایبەت دەیانەوێت زەخت و فشار بخەنە سەر ئێران و سزاکان زیاتر بکەن ئەوەی کە بە هیچ شێوە متمانەیان بە کۆماری ئیسلامی نییە و پیا وایە کە تاران تەنها دەیهەوێت کات بکڕێت و مەبەستێکی دیکەی لاوتوێژ نییە. سەرەڕای ئەوەی کە ئایا بەڕاستی ئەم جارە کۆماری ئیسلامی دەیهەوێت کە ئەو پرسە چارەسەر بکات یان نا؟ پێشینەی ئەو ڕژیمە بەتایبەت لەو بوارەدا ئەوەندە پڕە لە درۆ فری و کە بۆتە هۆی ئەوەی دڵنیگەرانی و نەبوونی متمانە لای لایانی بەرامبەر لەوەها هەلومەرجێک حکوومەتی ئیسلامی تەنیا یەک ڕێگاچارەی هەیە و ئەویش ئەوەیە کە بە زووترین کات لەگە ڕۆژئاوایەکان ڕێک بکەوێت و پێشنیازەکانی ئەوان قبول بکات لەبەر ئەوەی کە بەهاتنی کۆماری خوازەکان ڕوونا کە چی دیکە ئامادە نابن کە بە ئاسانی کات لە خزمەتی تاراندا بنن. ئەوەش لە کاتێکدایە کە هەندێک کارناس لەو باوەڕەدان ڕەنگە توندنواندنی کۆماری خوازەکان و سزای قورسی ئەوان بۆ سەر ئێران سیاسەتێک بێت کە ئەو حیزبە بۆ پێشگرتن لە شەڕ و بەکارهێنانی هێزی سەربازی دژی ئێران بەکاری دێنن. بەهاشێوە ئەگەر تاران لە ماوەی 3 مانگی داهاتوو نەرمێکی تایبەت لە خۆی نەنوێنێت ئەوە دەبێت خۆی بۆ قەیرانێکی دیکەی ئابووری ئامادە بکات. هەل لەسەر ئێران و نرخی بێکاری ڕۆژ لە دوای ڕۆژ لە ئێران لە حاڵی پەرەسەندندایە و ئەم بێکاریش زیانی قورس و قەرەبوونەکراوی بە چینی کەم داهاتی کۆمەلگای ئێران دەگەیەنێت. بەپێی راپۆرتی ئاماری ناوەندی ئێران بێکاری لە وەرزی پاییزی ئەمساڵ 10.5% بووە کە لە چاو وەرزی هاوین 1% زیادی کردووە. ئۆستانی کرماشان زۆرترین نرخی بێکاری هەیە. ڕێژەی گشتی بێکاران 2,520,000 کەس ڕاگەیەندراوە. ئەنجامەنێوەکانی ئامارگیری ناوەندی ئێران ئەوە نیشان دەدات نرخی بێکاری لە وڵاتە جارێکی دیکە زیادی کردووە. بەپێی راپۆرتی ئەم ناوەندە 10.5% حەشیمەتی چالاک لە ئێران بێکارن. ئەم ڕقەمە ئەوە نیشان دەدات کە نرخی بێکاری 1% لە چاو وەرزی هاوین زیادی کردووە. راپۆرتێک ببینن. نرخی بێکاری ڕۆژ لە دوای ڕۆژ لە ئێران لە حاڵی پەرەسەندندایە و ئەم بێکاریەش زیانی قورس و قەرەبوونەکراو بە چینی کەم داهاتی کۆمەلگای ئێران دەگەیەنێت.
بەپێی راپۆرتی ئاماری ناوەندی ئێران بێکاری لە وەرزی پاییزی ئەمساڵ 10.9% بووە کە لە چاو وەرزی هاوین 1% زیادی کردووە. ئۆستانی کرماشان زۆرترین نرخی بێکاری هەیە. ڕێژەی گشتی بێکاران 2,520,000 کەس ڕاگەیەندراوە. ئەنجامە نوێیەکانی ئامارگیری ناوەندی ئێران ئەوە نیشان دەدات نرخی بێکاری لە وڵات جارێکی دیکە زیادی کردووە. بەپێی راپۆرتی ئەم ناوەندە 10.9% حەشیمەتی چالاک لە ئێران بێکارن. ئەم ڕقەمە ئەوە نیشان دەدات کە نرخی بێکاری 1% لە چاو وەرزی هاوین زیادی کردووە. بەوتەی ئاماری ناوەندی ئێران ژمارەی بێکاران لە پاییزی ئەمساڵ 2,520,000 کەس بووە، زیاتر لە 2 ملیۆن لەو کەسانە لە ناوچەگەلی شاری و ئەوی دیکە لە ناوچەگەلی دەرەوەی شار یان ئاواییەکاندان. لەم راپۆرتەدا نرخی بێکاری بۆ ژنان لە وەرزەدا 20.3% و بۆ پیاوان 8.7% ئاماژەی پێکراوە. لەم نێوانەدا نرخی بێکاری لە ناوچەکانی شاری بە 11.7% زۆرتر لە ناوچەکانی دەرەوەی شار و ئاواییەکان بە 7.4% بووە. راپۆرتی ئاماری ئێران هەروەها باز لە زیادبوونی نرخی بێکاری لە نێوان لاوانی 15 تا 29 ساڵ تەمەن دەکات. نرخی بێکاری لە ناولاوان 21.8% ئاماژەی پێکراوە کە لە نێوان ژنان لە چاوپیاوان و لە ناوچەکانی شاری لە چاو ناوچەکانی دەرەوەی شار و ئاواییەکان زیاتر بووە. لێکۆڵینەوەکانی ئەم ئامارە لەگەڵ وەرزی هاوشێوەی ساڵی ڕابردوو 2% و لەگەڵ وەرزێک پێش ئەو 1.6% زیادی کردووە. ئۆستانی کرماشان بە 15.3% و ئۆستانی مرکزی بە 5.9% زۆرترین و کەمترین نرخی بێکاریان لە نێوان ئوستانەکانی ئێراندا هەیە. لە پێناسەی ناوەندی ئامار بە کەسێک کە لانیکەم کاژێرێک لە حەوتوودا کاری کردبێت کەسی بێکار ناوترێت. زۆربەی کارناسان ئامارەکانی ڕاگەیەندراو لەلایەن ناوەندی ئاماری ئێران بە پێچەوانەی ڕاستیەکان دەزانن و دەڵێن جۆرەکانی بەکارهاتوو لەم ئامارگیریانە هیچ نزیکایەتیەکیان لەگەڵ ستانداردەکانی جیهان نییە. بەپێی پێناسەیەک کە لەم ئامارگیریە هاتووە بێکار بە کەسێک دەوترێت کە لە حەوتووی کاتی ئامارگیری کارێکی نەبێت و لە 3 حەوت و پێش ئەویش بە شوێن کاردان نەبێت. بەپێی ئەم پێناسا کەسێک کە لە ماوەی حەوتوودا بۆ نمونە کاژێرێک کار بکات بێکار حسێب نابێت. بە سەرنج بە سەقەتبوونی ناوەندی ئاماری ئێران کارناسان لەو بڕوایەدان کە ئاستی کەسانی بێکار لە ئێران زۆر زیاتر لەو ئاستەیە کە ئێستا ڕاگەیەندراوە. بەڵێ ڕاستی ئەوەیە کە دەتوانین بڵین لە ئێرانی ئێستادا شتێک بەمانەی ئاماربوونی نییە و لە شێوەگەلی زانستی و سەرەکی بۆ کۆکردنەوەی ئامارەکان کەڵک وەرناگرن. ئەوەش لە کاتێکدایە کۆماری ئیسلامی بە هیچ شێوە ئامادەنیە ڕاستیەکان بدرکێنێت و هەرگیز نەبووە کە ئەو نیزامە بە شێوەیەکی ڕازگۆیانە کێشە و گرفتەکان لەگەڵ خەڵکەکەی خۆی باز بکات. بۆیە کاتێک باسی بێکاری دەرەسەدی دەکەن ئەویش لە ئێرانی قەیرانگرتووی ئێستا کە لە 50 ناوەندەکانی بەرهەمهێنان داخران و پەیتا کرێکاران لەسەر کار دوور دەخرێنەوە جێگای گاڵتەیە و بەس. کارناسان لەو باوەڕدان کە نرخی ڕاستەقینەی بێکاری لە ئێران سەروی 30% و ناتوانێت بە کەسێک کە لە حەوتوودا کاتژمێرێک کار دەکات بڵین خاوەنکار. ئەگەرچی قەیرانی ئابووری لە ئێران زۆر قوڵتر و قورسترەوەیە کە باسی بێکاری پاساو بدرێتەوە یان تاران بتوانێت سەبارەت بەو پرسە درۆکانی بە خواردی خەڵک بدات 10 ملیۆن کەس لە ژێرهێڵی هەژاری دەژین. جا چۆن 10% بێکارن ئەبێت لە بەرپرسانی کۆماری ئیسلامی بپرسین. هەواڵێکی دیکە و سەرۆکی کۆمیسیۆنی بەرنامە و بودجەی مەجلیس باسی لە کەمەی بودجەی 70 تا 100,000 ملیار ریالی بۆ دابینکردنی یارانەکان لە ساڵی 93 و 94 کردووتی کە دەوڵەتەکانی محمود ئەحمەدنێژاد و حەسەن ڕۆحانی یاسایەکیان بۆ بەڕێوەبردنی یارانەکان دانەناوە. بەپێی راپۆرتی هەواڵنەری فارس غۆڵامڕەزا تاجگردون ڕۆژی هەینی 12 بەفرامبەر لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند بەپێی لێکدانەوەی بڕی یارانەکان ئەوە دەردەکەوێت کە ئەمساڵ دەوڵەت تووشی کەمی بودجەی 100,000 ملیاردی دەبێت و هەروەها ئەو حاڵەتە لە ساڵی داهاتووشدا بەردەوام دەبێت. بەوتەی تاجگردون ئەمساڵ سەرجەم 592,000 ملیارد ریال بڕی پێدانی یارانە بە شارەمەندان لە بەرچاوی گیراوە. راپۆرتێک لەم بارەیەوە. سەرۆکی کۆمیسیۆنی بەرنامە و بودجەی مەجلیس باسی لە کەمی بودجێ 70 تا 100,000 ملیار ریاڵی بۆ دابینکردنی یارانەکان لە ساڵی 93 و 94 کردووتی کە دەوڵەتەکانی محمود ئەحمەدینژاد و حەسەن ڕۆحانی یاسایەکیان بۆ بەڕێوەبردنی یارانەکان دانەناوە. بەپێی راپۆرتی هەواڵنەری فارس غۆڵامڕەزا تاجگردون ڕۆژی هەینی 12 بەفرامبەر لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند
بەپێی لێکدانەوەکانی بڕی یارانەکان ئەوە دەردەکەوێت کە ئەمساڵ دەوڵەت تووشی کەمی بودجەی 100,000 ملیاردی دەبێت و هەروەها ئەو حاڵەتە لە ساڵی داهاتووشدا بەردەوام دەبێت. بە وتەی تاجگەردوون ئەمساڵ سەرجەم 592,000 ملیار ریال بڕی پێدانی یارانە بە شارۆمەندان لە بەرچاو گیراوە. جێ ئاماژەیە کە بەرنامەی هەدەفمانکردنی یارانەکان لە ئێران لە دەوڵەتی مەحموود ئەحمەدی نژاد دەستی پێکرد و تا ئێستاش بەردەوامە لە کاتێکدا تا ئێستا چۆنیەتی بەڕێوەبرنی ناڕوونە و یەکێکە لە کێشە سەرەکیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران. هەر لەو پەیوەندیەدا عەلی تێبنیە وەزیری ئابووری دەوڵەتی حەسان ڕۆحانی خەزاڵوەری ساڵی 1392 هۆشداری کەسری بودجەی 100,000 ملیاردی لە ساڵی 93 بۆ دانی یارانە بەخەڵکدا بوو. هەروەها جێگیری وەزیری نەوت پێشووتر ڕایگەیاند بوو کە پرۆژەکانی پەرەسەندنی سەنعەتی نەوت بەهۆی سەهمی لەدانی یارانەکان تووشی کێشە بووە و زۆربەی پرۆژەکانی وەستاون. ئەو وتوویەتی جێگیری وەزیری نەوتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کاتێکدایە کە نرخی نەوتی جیهنی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا کەوبوونەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و کێشەکان قوڵتر و قوڵتر بوونەتەوە. گەورەبوونەوەی ئەو کێشانە لە ئێران و قەیران و گرانی ڕۆژانە و نەبوونی کا لە کاتێکدایە کە تا ئێستا هیچ پلانێک بۆ کۆنتڕۆڵکردنی نرخی هەڵاوسان و هەروەها بەڕێوەبرنی یارانەکان دانەڕێژراوە و ئەو مەسەلەیە کاریگەری کردووەتە سەر کەیفیەتی ژیانی ڕۆژانەی خەڵکو و بەتایبەتی قشتی کەمداهاتی کۆمەڵگا. ئەوە جێی باسە ئەوەیە کە لە سەرەتای دەستپێکی بڵاوکردنەوەی یارانەکان و هاوکار لەگەڵ سەپاندنی گەمارۆ نێودەوڵەتیەکان بەسەر ئێراندا و بەرزبوونەوەی ڕێژەی گرانی و هەڵاوسان لە ئێران کە ڕۆژ بەڕۆژ لە پەرەسەندندا بووە و هەیە و هەروەها دابەزینی نرخی نەوت و لە بەرامبەردا نەبوونی پلان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو بابەتانە خەڵکی ئێرانی تووشی کێشە و گرفتی زۆر کردووە و لەلایەکەوە بێکاری، گرانی و لەلایەکی دیکەوە نەدانی حەقدەستی کرێکاران و کارمەندە دەوڵەتیەکان باس لە ئاڵۆزی ئابووری ئێران و قەیرانێکی ئابووری گەورە دەکات. ڕووناکە ئامانجی ئەحمەد نیژاد لە گەڵاڵەی هەدەفمەندی یارانە واتە یارمەتی دەوڵەتیەکان بەڕێوەبرنی سیاسەتێکی پۆپۆلیستی و فریوکارانە بوو تا لەو ڕێگایەوە خۆی پاڵپشتی چینی هەژار نیشان بدات. بەڵام ڕاستی ئەوەیە کە ئەو سیاسەتە نەک توێژی هەژاری دەوڵەمەند نەکرد کە بە پێچەوانەوە ئابووری ئێرانی تووشی قەیرانێکی کەمڤێنە کرد. هەل لە دەستپێکدا بەرزبوونەوەی نرخی نەقدینەگی لە بازار بوو بەهۆی هەڵاوسانێکی کۆنتڕۆڵ نەکرا و کاڵاکان چەندین قات زیاتر لە بایەخی یارانەکان زیاد بوون و خەڵکی هەژارتر بوون و هێز و توانای خەریدی خەڵک بە پێچەوانەی وتەکانی ئەحمەد نیژاد بە توندی دابەزی. دواتر بەهۆی سزانی و دەوڵەتیەکان سەرچاوەکانی دابینکردنی ئەو یارانە لاواز بوو. دەوڵەت بۆ دابینکردنی ناچار بوو لە بەشەکانی دیکە کەم بکاتەوە بۆ ئەوەی کە یارانەکان دابین بکات. ئێستا ژڕوونە بە دابەزینی نرخی نەود تا خوار $50 و کەمکردنەوەی داهاتەکانی حکوومەت ئاساییەکە بودجەی دابینکردنی یارانەکان تووشی کێشە بێت و نوقسانی هەبێت. پرسیارەوەیە کە کۆماری ئیسلامی تاکەی دەیهەوێت بەو شێوەیە ئابووری ئێران بەڕێو ببات و ئایا بەڕاستی نایهەوێت لە شوێنێکەوە بەدوا واز لەو سیاسەتە شکست خواردووە و فریوکارانەی ئابووری خۆی بێنێت و بە شێوەیەکی زانستی بناغەکانی ئابووری وڵات سەر لەنوێ دابڕێژێت؟ بەڵە خۆشەویستان بەم شێوەیە بەنامەکەتان پێشکەشکرا تا بەنامەیەکی دیکە هەر بژیم بە شادی.